حکوومەتی ئیسلامی وەک هێزێکی داگیرکرد لە کوردستاندا هەڵسوکەوت دەکات. 3 مانگ بەسەر بزوتنەوەی گەورە و شکۆداری خەڵکی ئێران لە دژی بەڕبەڕیەت و توندوتیژی مەسهەبی کۆماری ئیسلامی دوای قەتڵی حکوومەتی ژینا ئەمینیدا تێپەڕ دەبێت. چەخماخەی ئاخێزی شۆڕشی سەرتاسەری ئێران لە کوردستانەوە لێدرا و خەڵکی کوردستان لە ماوەی 3 مانگی ڕابردوودا هەروەها پێشەنگ و پەیگیری ئەم ئاخێزە شۆڕشگێڕانەیە بوون. بەڵام لە هەمان حاڵدا لەم ماوەیەدا کوردستانی شۆڕشگێڕ لە ژێر تونترین گوشارەکانی کۆماری ئیسلامیدا بووە. لە جەریانی ئاخێزێکی شۆڕشگێڕانە کە لە ئارادایە تا ئێستا 120 کەس لە خەڵکی کوردستان لەلایەن هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامیەوە کوژراون. لە نێو کوژراوەکاندا ناوی 5 جن و هەروەها 11 منداڵ بەرچاو دەکەوێت کە 8 کەسیان لە ژێر تەمەنی 16 ساڵیدا بوون. لەگەڵ ئەوەشدا بە سەدان کەس بریندار و بە هەزاران کەسیش دەست بەسەر کراون. توندوتیژی و سەرکوتی خوێناوی خەڵکی کوردستان بارودۆخێکە کە 43 ساڵە لە ئێرانی ژێر حاکمیەتی کۆماری ئیسلامیدا پەیڕەو دەکرێت. ڕژیمی ئیسلامی لە سەرەتای دروستبوونیەوە لە کوردستان وەکو هێزێکی داگیرکرد جوڵاوەتەوە. خومەینی فەرمانی جیهادی لە دژی خەڵکی کوردستان دەرکرد و 4 دەیە داگیرکاری نظامی، گرتن و ئەشکەنجەدان، ئیعدامی و تیرۆر دوای ئەو فەرمانە جنایەتکارانەی سەرانی حکوومەتی ئیسلامی بەشی خەڵکی کوردستان بووە. خەڵکی کوردستان لە ڕۆژی یەکەمی هاتنە سەرکاری حکوومەتی ئیسلامیەوە ماهیەتی کۆنەپەرستانەی ئەویان بە دروستی ناسی و لە ڕیفراندۆمێکی درۆینەی ئەرێیان نا بۆ کۆماری ئیسلامی بە بایکوتی یەکگرتووانەی ڕیفراندۆمەکە وەڵامێکی نای گەورەیان بە کۆنەپەرستی ئیسلامی دایەوە. 4 دەیە خۆڕاگری جەماوەری لە بەرامبەر ڕژیمی ئیسلامیدا ڕادەی دوژمنایەتی کۆماری ئیسلامی لەگەڵ خەڵکی کوردستان گەیاندە لووتکە. لەو ماوەیەدا کۆماری ئیسلامی چاوپۆشی لە ئەنجامدانی هیچ جنایەت و پیلانێک لە کوردستان نەکردووە و بەم حاڵەشەوە بەرەو ڕووی شکست و ناکامی بۆتەوە. بەڵام نەفرەت و تووڕەی ئێستای حاکمیەت لە خەڵکی کوردستان دوای قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی ئاستێکی بەرینتری بەخۆیەوە گرتووە. ناڕەزایەتی بەرین لە سەقز و لە کوردستان بۆ یەکەم جار ئاوێتەی شەپۆلێکی بەرین لە ناڕەزایەتی و مانگرتنی سەراسەری بوو. پیلانی دووبەرەکی نانەوەی حاکمیەت لە ماوەیەکی کورتدا پوچەڵ کرایەوە و خەڵک لە سەرتاسەری ئێران سەرەڕای هەر جیاوازیەکی زمانی، مەزهەبی، نەتەوەیی، عەقیدەتی و بیر و بۆچوون لە بەرامبەر ڕژیمی ئیسلامیدا وێساوەتەوە. حاکمانی ئیسلامی و ئیستراتیژیە نیزامی ئەمنیەتیەکانی ڕژیم خۆڕاگری کوردستانیان بە هۆکاری ناڕەزایەتی سەرتاسەری زانی. توندوتیژی لە کوردستان گەیشتە ئاستێک کە تەنانەت لە نظامێکی ئیستبدادی و فاشیستی وەکو کۆماری ئیسلامیش چاوەڕوان نەدەکرا. گەمارۆدانی شارەکان، بەرگرتن لە هێنان و بردننی کاڵا، دامەزراندنی بەدەیان بازگای پشکنینی نێوان شاری دەشێکی دیکەیە لە دەستپێکی قۆناغێکی تر لە جنایەت لە کوردستان. هێنانی بەدەیان هەزار هێزی نظامی و ئەمنیەتی تازە بۆ کوردستان، بۆمباران و تۆپبارانی ئەحزابی سیاسی و خەڵکی بێدیفاع لە هەرێمی کوردستان، هەڕەشەکردن لە ناوەندەکانی پزیشکی و دەرمانی بۆ ناساندنی بریندارەکان و خۆپاراستن لە دەرمانکردنی بریندارەکان بەشێکی دیکە لە نەخشە و پیلانی ڕژیمە لە کوردستان. 43 ساڵ داگیرکاری نظامی و میلیتاریزەکردنی کوردستان ئیرادەی خەڵکی کوردستانی بۆ گەیشتن بە ئازادی و بەرابەری تێک نەشکاند. شەپۆلی نوێی داگیریکاری ڕژیمی ئیسلامی لە کوردستان بە دروشمی کوردستان گۆڕستانی فاشیستان وەڵام درایەوە. خەڵکی کوردستان ئەزموونی زیاتر لە 4 دەیە خەبات و خۆڕاگریان لە بەرامبەر کۆماری ئیسلامیدا هەیە و بە خەبات و تێکۆشانی یەکگرتووانەیان بزماری کۆتایی لە تابوتی ئەم نظامە کۆنەپەرستە مەسەبیات دەدەن.